هەروەها بەڕێز خات و دڵخواز کاکەڕەش وەکو ئافرەتێک خۆی کاندید کرد و توانی بێتە سکرتێری جڤاتی گشتیەکە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا. سەبارەت بە پرۆسەکانی تر تا ئێسش پرۆسی خۆکاندیدکردن بۆ ئەندامێتی خانەی ڕاپەڕاندن لە جڤاتی نیشتیمانی بەردەوامە تا ئێستا تام ساتی لەگەڵ بەڕێزانین 11 کەس خۆیان کاندید کردووە بۆ پۆستەکانی خانەی ڕاپەڕاندن و هەتا سبەینێ سەعات 4 دەرگای خۆکاندیدکردن واڵایە بۆ هەر ئەو هەڵسوڕاوانی گۆڕان کە مەرجە دەستوریەکانیان تێدایە بۆ خۆکاندیدکردن و سبەینێ سەعات 4 دەرگای پاڵاوتن یا خۆکاندیدکردن داخین ئەو ناوانی کە گەڕاونەتەوە بۆ ئێمە ئاراستی ژووری قانونی یا ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕانیانەکەین بۆ ڕاستاندنواتە بۆ تەصدیقکردن و ڕۆژی سێشەممە 25 مانگ لە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانیدا هەڵبژاردننی 6 ئەندامەکەی تری خانەی ڕاپەڕاندن کە ڕێخەری گشتی شێکێکە بێت لە ئەندامەکانی خانەی ڕاپەڕاندن هەڵبژاردنیان بۆ ئەنجام دەدرێت و کۆتایی بە پێکهێنانی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان دێت. جا بۆی بۆ بەڕێست بۆ هاوڕانی تریشی ڕوونکەمەوە ئێمە فۆرمەکە 6 خانەی لەسرە ڕێخەری گشتی و 5 پۆستەکەی ترکە لە جڤاتی نیشتیمانی هەڵبژێرێن. ئەو کەسە فۆرمەکە وەرەگرێ خۆی ئازادە دوای لە کاتی گەڕانەوە بۆ ئێمە صحی لێدا بۆ چ پۆستێک تا ئێستا ئێمە هیچ شەوەی ئەعلان ناکەین بۆ چ پۆستێکەوانی گەڕاونەوە سبەینێ سەعات 4 کە گەڕایەوە ڕایەگەینین چەند کەس بۆ ڕێخەری گشتی چەند کەس بۆ پۆستەکانی تر خۆیان کاندید کردواتە هەر بە ڕێزە فۆرم وەرەگرێ ئازادە بۆ یەکێک لەو پۆستانە خۆی هەڵبژێرێ ڕێخەری گشتی یەکێکە لەو پۆستانەی تری خانەی ڕاپەڕاندن. فەرموو کاک نامەکەی کۆتایی ڕێخەری گشتی بەکردنەوەی گۆڕانی پێشوو داماژە بۆ دەکات کە لە هەڵبژاردننی خانەی ڕاپەڕاندنە مەرجێک لەبەر چاو بگیرێت کە ویژەوەیە وەکو ئەو ناوێ باش شۆڕژبێ ڕۆکۆنەکانی نەوزوتنەوەی گۆڕان لەگەڵ گەنجەکانە ئایا ئەمە لە کاتی دانانی یاخود هەڵبژاردننی خانەی ڕاپەڕاندنە ئێوە ئەمە لەبەر چاوەگرن؟ ئەوە هەلی یەکسانە ڕەخسەیە لە کاتی خۆکاندیدکردنا بۆ هەموو کاندیدەکان ئەو ژمارەی کە تا ئێستا فۆرمیان وەرگرتووە لە هەردوو جۆرەکەی تێدایە لە کەسانی تایە کە کاکنوشران بە شۆڕژێڕا کانی ناوبردوونەوە و کەسانی کە مێژوویەکی کارکردنیانەیە لە کارکردن و گەنجیشی تێدایە کە ئەزمموی تازەیە لە کارکردن ئێمە چانسی یەکسان بە هەمویانە دەین لە خۆکاندیدکردن لە ناو پرۆسەکانە هەموو چەندسێکی یەکسانە دەینێ ئەو کاتەش دوجار دەنگی ئەندامانی جڤاتی نیشتیمانی بڕیارەدا بۆ ئەو پۆستانە چی بۆ کاندیدەکە واتە هیچ قەید و مەرج و شەرتێک نییە لەسەر هیچ کەسێک. فەرموو چیتر نەخێر هەتا سبەینێ سەعات 4 ئێوارە دەرگای خۆکاندیدکردن واڵایە ژمارەکە من بە تەسەوری ئەمە زیادەکە لەبەرەوەی چەند کەسی تریشەیە لە گفتوگۆی وایە کە ئەوێ بڕیار بدا خۆی بۆ یەکێک لە پۆستەکان هەڵبژێری ئێمە دەرگامان واڵایە هەر کەسێکە و مەرجە دەستوریەکان و مەرجە یاساییەکانی تێدا بێت بۆ خۆکاندیدکردن ئێمە فۆرمی پێدەین. برای کارگران زور جفتی لوده کدو که گرم استقبال نام سکوی گوران پیگی بیزه. برای لامجادی دسته جوات میشتی سکوی گوران هیچ گنجک بدی نبود چه کاری ما جان اگر یا ساکی جواتی گشتی خنبر جواتی گشتی هر خویش به طبعی شونی گنجی تانا بیت ولی بری بو ازمو کسا بو که هر جواتی گشتی با طبع بو کسانی که ازمونی کی تمنی ام بره کردو خانه نشینن یا کسایتی کومالایتی یا کسایتی زانستی وانن با طبع همو اندامانی جواتی گشتی لپیشنان یا کومال کسانی کن که خوان ازمونی کی زورن لبره وجاره گنجی یعنی بو پوسکانی تریش زۆربەی ئۆرگانەکان بەدەست گەنجەوە تا سەرپەرشی انتخاباتەکان بەدەست کۆمەڵە گەنجەوە و زۆربەی ژوورەکان لای گەنجە لەبەرەوە ئەوە قسەیەک نییە کەوا بێت و من وەک عەرزم کردن ژمارەی ئەو کاندیدانەشی خوان هەڵبژاردووە بەشێکی زۆریان گەنجە. ئەوە سەرکردایەتی نوێخانەی ڕاپەڕاندنی نوێ و سەرکردایەتی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆ بێت و قەراری خۆیەدا لەسەر بە. نەخێر ئەوەی لە دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕاندا هاتووە 7 ئەندامە یەک کەسیان لە جڤاتی نیشتیمانی کامڕۆ هەڵبژاردنمان بۆ کرد 6 ئەندامیشان ڕۆژی 25 تەمووز لە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی هەڵبژاردنی بۆ ئەنجام بدرێت. دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان دیاری کرد و بە زۆرینەی سادە هەموو ئەندامەکانی خانەی ڕاپەڕاند بە زۆرینەی سادە هەڵبژێرن. زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاس.
مانگێ مانگونیە کابرا